5 ساڵ بەسەر کەوتنی شەنگال و جینۆسایدکردنی ئێزدییەکان تێدەپەڕێت. لە درەنگانی شەوی 2 لەسەر 3 ئابی ساڵی 2014 تیرۆریستانی داعش هێرشیان کردە سەر شەنگال. لە ماوەی 4 کاتژمێر تەواوی قەزای شەنگال و گوند و کۆمەڵگایەکانی دەوروبەری قەزایەکە کەوتە ژێردەستی تیرۆریستانی داعش. ئەو کات 385,000 کەس لە ناوچەکە ئاوارە بوون. ئەو خەڵکانەی لە ناوەندی قەزایەکە مابوون نەیانتوانی خۆیان ڕزگار بکەن. تیرۆریستانی داعش لە چەند شوێنێکی جیای قەزایەکە کۆیان کردنەوە و دەستیان بە کۆمەڵ کوشکردنیان کرد. لە 3 ئاب تیرۆریستانی داعش 1293 هاوڵاتی ئێزدیان شەهید کرد. 6470 هاوڵاتی لە ژن و مناڵی ئێزدیان ڕفاند. 68 مەزار و شوێنی پیرۆزی ئاینی ئێزدیەکانیان لە قەزای شەنگال تەقاندەوە. دوای تێپەڕبوونی 5 ساڵ بەسەر کارەساتی شەنگال تا ئێستا 3509 هاوڵاتی ڕفێنراوی ئێزدی ڕزگار کراون. چارەنووسی 2908 هاوڵاتی تری ئێزدی نادیارە. 73 گۆڕی بە کۆمەڵ لە شەنگال و دەوروبەری دۆزراوتەوە. 136,000 هاوڵاتی ئێزدی بەرەو دەرەوەی وڵات کۆچیان کردووە. لە 14 یازدەی 2015 قەزای شەنگال لە دەستی تیرۆریستانی داعش ئازاد کرا. بەڵام تا ئێستا قەزایەکە هەر بە وێرانی ماوتەوە. لە نزیکەی 400,000 هاوڵاتی شەنگال 4200 خێزان گەڕاونەتەوە بۆ شەنگال و ئەوانەی تر لە کەمپەکانی هەرێمی کوردستان و شار و شارۆچکان دەژین. 10,300 کەسی تری ئێزدی لە کەمپەکانی سەرچای شەنگال دەژین. لە دوای ریفراندۆم و هاتن و جێگیربوونی ژمارەیەک لیوا و هێزی جیاجای سەر بە حەشدی شەعبی لە قەزای شەنگال و دەوروبەری قایمقامی فەرمی قەزایەکە شەنگالی جێهێشت و تا ئێستا نەگەڕاوتەوە. ماوەی 3 ساڵە فەهد حامد لەلایەن هێزەکانی حەشدی شەعبی بە وەکالەت وەک قایمقامی شەنگال دانراوە. بەڵام ئەویش لە ماوەی ئەو 3 ساڵەی لەسەر کورسەکەی قایمقام دانیشتووە نەیتوانیوە هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ قەزای شەنگال جێبەجێ بکات. گەیلان بۆتانی کوردسات نیوز شەنگال.